میوانێکی زۆر ئازیزمانێ کاک شێخ جەمال هەمووتان دەیناسن میوانە لە لامان کاک شێخ زۆر بەخێر بێ بەخێراتی سەرچاو زۆر بەخێر بێ خۆش قوربان زۆر بەخێر بێ سەرچاو سپاسانەکەم پیاوکە بەڕێزت میوان بی لە ستۆدیۆکە زۆر ڕووینای هەواڵ بخێنێتەوە بەڕاستی ئەمڕۆتم هەواڵەکان لا ئەبین کاک شێخ جەمال میوانە ئینسان لە ڕووینای هەواڵ خوێنێتەوە لە حزوری ئەوە زۆر بەخێر بێ سەرچاو زۆر سپاس کاکە ڕەنکو گیان چاوت باش کاک شێخ وەکو ڕاگەیەنکارێک وەکو تێکۆشەرێک ئەو یەک ڕێزی و یەک هەڵوێستی کورد چۆن هەڵدەسەنگێنی هەستە چۆن بوو کە دەتبینی گەنج و لا و پیر و کورد لە هەرجێکم جیانە بێ یەک خەمی هەیە سەرەتا ئەمەوێ وا دەست پێ بکەم بە ناوی گەلی کوردی قارەمان و بە ناوی نیشتیمانی خۆشەویستی کوردستانەوە هەر لە سەرەتایی دەستپێکردنی پێشکەشکردنی جەنابتەوە بەوەی کە ئەمڕۆ یەکێک لە بێژەرە دێرینەکانی ئەم کەناڵە و ڕاگەیاندنی شاخ و شاری یەکێتی نیشتیمانی کوردستان لێرەیە ئەمە خۆی دەستپێکێکە بۆ دەساودەستکردنی کوردایەتی بۆ گواستنەوەی هەستی کوردایەتی و ڕۆحی نیشتیمان پەرستی و ڕۆحینەتەوە پەرستی کە ئەمڕۆ بەڕاستی لە هەر جێگەیەکی دنیا خەڵک هەیە کورد نییە بەغیلی بە کوردەبا زۆر لە نووسرە بە هەڵوێستەکان زۆر لەوانەی کە ئاگداری ژیانی کوردن وەکوونەتەوە لە هەر چوار پارچەکەی کوردستان کوردین بەڵام خۆزگەبەوە ئەخوازن کە کورد بن بەڕاستی ئەمڕۆ واقعێک هاتووەتە پێشەوە کە کوردبوون شانازیە کوردبوون مرۆڤایەتیە کوردبوون شۆڕشە کوردبوون بەرخودانە لەبەر ئەوە ئەم واقعی کە ئەمڕۆ دروست بووە بە بڕوای من دەساودەستکردنی هەستی نەتەوایەتی و کوردایەتی جیلەکانی ڕابردووی خەباتە بۆ ئەم نەوە تازەیەی کە ئێستا مناڵێگە بینی مەمکەم ژەی لە دەمایە ئاڵایەکی کوردستانی داوە بەسەر شانیا لەوەوە ئەیبینی هەتا پیاوێکی بەتەمەن بە گۆچان هاتووە لە ناو خۆپیشاندانەکانە هەمووی هەستی کوردایەتیە بەڕاستی دەساودەستکردنی کوردایەتی و دەساودەستکردنی هەستی نەتەوایەتی ئەمڕۆ بەرهەمەکەی هاتوۆتە ناو واقعی خەباتی کوردستانەوە زۆر باشە کاک شێخ زۆر جار مەسەلەن لێرە و لەوێ باز لەوە دەکرا ئەمنەوەی ئێستا زۆر ئاگاداری کوردبوون نین ئاگاداری قوربانیدانی ڕابردوو نین ئاگاداری ئەو تێکۆشانەی جیلەکانی ڕابردوو نین ئازارەکانی میلەتەکەیان ئاشنا نین بەڵام ئەوەی ئێستا دەیبینین چییە وەڵام چییە بۆ قسانە عەرزم کردی لە ڕاستیە ئێمە ئەوانەی کە لە شاخ کاتی خۆی پێشمەرگە بووین خەباتمان کردووە بە هەموو لایەنەکانی خەباتەوە هەر لە خەباتی چەکداریەوە لە خەباتی فەرهەنگیەوە لە ڕاگەیاندنەوە ئێمە هەمومان ساڵانێکی زۆر بێهیوا بووین بەڕاستی ینی هەستمان وا بیرمانە کردەوە کە هەستی کوردایەتی لاواز بووە ئەم نەوە تازەی ئەم نەوە نوێی کە ئێستا هاتوونەتە ژیانەوە زۆر جاری ئێمە من هەر لەگەڵ مناڵەکانی خۆم لەگەڵ کوڕ و کچی ڕەفیقەکانی خۆم کە باسمانە کرد زۆر جارەمان و بەڕاستی ئێمانە وەکو کارتۆنێک وان پێچراونەتەوە کە یکەیتەوە ناوەکەی بەتاڵە بەڵام زۆر بە من ناڵێم بەداخەوە زۆر بە خۆشحاڵیەوە کە ئەو بیرکردنەوەی ئێمە وا دەرنەچوو ئێستا ئەمڕۆ تۆ هەر لە شاری سلێمانیەوە دەست پێ بکە لە هەموو شارەکانی باشووری کوردستانەوە دەست پێ بکە بڕۆ بۆ ئەوروپا لە هەموو شوێنێک ئەوەی ئێستا کە هەستی کوردایەتی دروست بووە لە ناونەوەی نوێ دروست بووە بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆ لەم واقعی تەکنەلۆژیا و پێشکەوتنی زانست و شەڕی ئەو ئەسلیحانەی کە ئێستا خۆ ئێمە بینیمان لە شەڕی ئەمریکا و ئیسرائیلا دوو سەربازی هەردوو لا ڕوبەڕووی یەک نەبوونەوە لەم سەردەمی ئەولەمە و پێشکەوتنی زانست و تەکنەلۆژیا نەوەکانی ئێمەش بەڕاستی ئاڵای کوردستانیان گرتەوە دەست مناڵێکی شیرەخۆرە ئاڵاکەی وەرگرت لە سەرکردە شەهیدەکانی ڕابردوو لە سەنگەرەکانی ڕابردووە هێنایە سەر شەقام و دای بە کۆڵیا بەڕاستی مای دڵخۆشیە زۆر باشە کاک شێخ ڕووداوەکانی ڕۆژاوا چی پێوتین هەندێک دەڵێن ینی ئەوی بۆ دووپات کردینەوە سەردەمانێکێمە ڕەنگە پشتمان بە کۆمەڵگەی نێودەوڵەتی بەست بێ و پێمان وا بوو بێوان لانیکەم پاسەوانی ئێمەن یانی ئێمە دەپارێزن بەڵام دەرکەوت کە ئەوە خۆچیت ئەوە ناو هەمامەڵت لەگەڵدا دەکەن
ڕووداوەکانی ڕۆژاوا بەڕاستی گیانی کوردایەتی و خەباتی کوردایەتی زین و کردەوە. من زۆر سەیرم لێت ئەو دیکتاتۆرانەی کە ئەچنە سەر کورسی دەسەڵات لەگەر ڕێزما من پێیان ئەڵێم نەفامن. زیاتر لە 100 ساڵە لەو کاتەوەی کە گەلی کووردا بەش کرا بەسەر ئەم چوار دەوڵەتە. هەتاکو ئێستا هیچ وەسیلەیەکی نامرۆڤانە نەماوە بەرامبەر بە گەلی کورد بەکاریان نهێنابێ. هەر لە مەسەلەی دینەوە، هەر لە مەسلەی سەربازیەوە، لە شەڕی دەرونیەوە، لە سڕینەوەی ناسنامەوە. یعنی کە بەڕاستی ینی ئەم نەتەوانەی کە ئێمەیان داگیر کردوم پیان ئەڵێم نەفامن. کورد لە ناو ناچێ، هیچ نەما لەگەڵ کوردانەیکەن. ئەنفالیان کردین بەس لە ئەنفالا 1970,000 نەفەرمانتیاچوو لە چیمیا بارانە، لە قڕکردنی نەتەوەی کورد لە تورکیا، لە سووریا، لە ئێران، لە سەردەمی سەدامە. بەڕاستی کورد ئەمڕۆ ینی ڕۆژئاوا کارێکی کرد سەلماندی کە ئەو خەباتەی لە ڕابردووە کراوە ئەمە بەری ڕەنجی ئەو خەباتەیە کە پێشتر کراوە. ینی کوردبوون شانازیە. بەڕاستی بەرخودانی ڕۆژئاوا هەموو گەلی کوردی لە هەر چوار پارچەی کوردستان وایەک خستووە کە لێرەوە من بڕوا دەبێ تەندروستیم ڕێگەینەوەم ئەجین سەدان جار هاتووەتە خەیاڵم وەکو ئەوەی چۆن لە شەڕی داعش و شەڕەکانی ترا بەشداریمان کردووە. خۆشم و زۆربەی ڕەفیقەکانیشم بڕۆین بۆ ڕۆژاوا چەگەڵ گرین وەکو ئەو سەنگەرەوایە کە لە حەمری نەیگرین، وەکو ئەو سەنگەرەوایە کە لە کەرکووگەی گرین. ئێستا هەستی کوردایەتی بەڕاستی سنووری تێپەڕان. تەواو کورد ئێمە جاران ترسی ئەوەمان هەبوو بڵین کوردستانی گەورە. بەڕاستی هەندێک هێڵی سوور هەیە خەباتی ڕۆژئاوا و هێڵە سوورانەی نەهێڵا. ئەو هەستی کوردایەتی خستەوە ناو دڵ و دەرونی ئێمەکە جیلی ڕابردوین. ئەم جیلە نوێش کە ئێستا میراتگری هەڵگری خەبات و ئاڵای کوردستانن بەڕاستی سلماندیان کە ئیتر سنوور نەماوە. میلەتی کورد نەک لە ناو ناچێ بە هەزاران ساڵی تریش بەو شێوەیە لەگەڵی خەریک بن لە ناو ناچێ. خۆشبەختانە لەسەر قسەی جەنابەت ینی لەم ڕۆژانەی ڕابردوودا دەمان بینی گەنجێک لێرە سواری ئۆتۆمبیلەکەی دەبوو بێ پاسپۆرت دەچوو لە سمێڵکاوە داخڵی ڕۆژاوای کوردستان دەبوو ینی وەگەوەی شارێکی کوردستان بەبێ جیاوازی وەگەوەی لە سلێمانی و بچیە هەولێر بچێ دۆک یان بە پێچەوانەوە. ئەمەجا دوژمنانیشی نیگەران کردووە لەم ڕۆژانەدا وەزارەتی ناوخۆی سووریا بەڵێن ڕاگەنداوێکی بڵاو کردوەوە دەڵێ ئێمە ڕێگەنارین خەڵک لە وڵاتانی دیکەوە هاتوون لە ناوچەی دیکەوە هاتوونەتە وڵاتەکەمان بەبێ پرس کەواتە ئەمە دوژمنەکانمانی زۆر نیگەران. سوپاکەی خۆیان لەکووە هاتوون بۆ ئەوانەی کە کورد لە ناو ئەبن و ئەوانەی کە مناڵ سرە بڕن و ژن سرە بڕن ئەوانە سوورین هەریەکەی لە وڵاتێکەوە هاتووە لەو پەڕی ئەوروپاوە هەتا ئەو پەڕی شەرقی ئەوسەد کە وڵاتە دوورەکانی ناوچەکەیە ئەو چەکدارانە هەمویان خەڵکی ئەوێن بۆ ئەوان مافی ئەوەیان هەیە لە ناو سوپایەکی بیرداعشیە بێن دژایەتی ئێمە بکەن بەڵام ئەحمەدێک لە کەرکووکەوە بۆی نەبێ بڕوە لە کۆبانێ سنگی خۆی بنێ بە فیشەکەەوە. باشە کاکشێخ ئەوەی کە لە ڕۆژاوا ڕوویدا تا چەندە پەیامە بۆ کورد لە هەرجەیەکی ئەم گیانە بێت لە باشوور یانی ئێمە لە باشووری کوردستان زۆر جار پێمان وا بۆ کارگیست مەترسێک لەسەر کورد نییە بەڵام ئەوەی لە ڕۆژاوا بینیمان ئەو ڕووداوانە ینی زۆر بە خێرایی ڕویانەدا لە سەرتاوە زۆر ینی بەدڵی هیچ کوردێک نەبوون. چەندە پەیامە دەرسە بۆ باشووری کوردستانیش؟ بە بڕوای من ئێمە وەکو کورد بەڕاستی یعنی چارەنووسی خۆمان بەدەست خۆمان نییە. یعنی ڕنگداڕشتنی ژیانی خۆمان و دیاریکردنی سنوور و جوغرافیای خۆمان بەدەست خۆمان نییە. تەنانەت مێژوشمان تا ئێستا شێوێنراوە. بەڵام ئەمە دەری خست کە نەک ئەوەی لە ڕابردووە بەرامبەریان کردوین. نەک ئەوەندەی کە بە یەک ئەمەلیە بە ناوی ئاەتێکی قورئانەوە 182,000 نەفەریان ئەنفال کردوین چەند هەزار کەسیان بە کیمیاوی لە ناو بردین. ئەمە ئیسپاتی کرد کە دوژمنەکانمان هەزار ئەوەندەی تر هەرچی وەسیلەیە لەگەڵمان بەکاری بێنن زۆر بەعکسەوە ئەمە گیانی یەکبوونمان گیانی کوردایەتیمان گیانی نیشتیمانی و یەکنەتەوەیمانی زین و کردەوە بەڕاستی خەباتی ڕۆژاوە. زۆر باشە کاکشێخ ئەو ڕۆحیەتە ئەوەی کە ئێستا هەیە ڕۆحیەتی کوردبوون ینی هەندێک باز لەوە دەکەن ینی لەم ڕۆژانە یارمەتیدانی یەکتر لەسەر شەقامەکان زیای کردووە
ینی تۆ واستەکەی لە ئاهەنگێکای کە دەچیە بازار ینی هەموو یەکتر دەبینی بەغیلی کەمتر بۆتەوە ڕق کەمتر بۆتەوە ینی هەستەکەی وەکو دەڵێ هەموو پێکەوە لە کەشتیەکای وەکو یەک خێزان لە کەشتیەکای دوژمنەکانە دوژمنی تۆ لەبەرەوەی کوردی هاوشێوەی ئەوەی ترکە لەگەڵ تایە ینی هەموو یەک چارە نووسانێ تۆ چەندام ڕۆژانە ئەم ڕۆحێتت هەست پێ کردو بڕاتە بێ پێم وایەوانەی وەکو منیش کە لە ناو واقعەکە خۆیان گەورە بوون و بە شێوەیەکی سروشتی هاتووینە ئەم تەمەنی ئێستا کەسمان نییە ڕۆژانە فرمێسکی خۆشیمان نەڕەشتە بێ من کە کوڕێکی کورد کچێکی کورد لە ڕۆژاوا شەیک دەبێ شانازی بە خوێنی کوردەوە ئەەکەم بەڵام کە مناڵێگە بینم بە دارشەقێکەوە قاچێکی نییە ئاڵایەکی کوردستانی یاوە بەسەر شانیا و دوو پەنجەشی ئاوا بەرز کردوتەوە نیشانەی سەرکەوتن و بەرخودان یعنی فرمێز بە چاومار کەم ڕۆژ هەیە دەجار فرمێز بە چاومانەیەتە خوارەوە ئەم خۆپیشاندانانە ئەم پشتگیریەی پارچەکانی تری کوردستان بۆ خۆر ئاوا زۆر سنووری بەزان سنووری دینی بەزان سنووری حیزبایەتی بەزان سنووری بەڕاستی دەوڵەمەند و فەقیری بەزان سنووری مناڵ و گەنج و پیر و ژن و پیاوی بەزان هەمووی بە یەک هەست من عەرزم کردی زۆر خەڵک هەیە ئێستا ئاواتە خوازێکە کورد بێ ینی ئێستا ناو و ناوبانجی کورد خەباتی کورد یەک پارچەیی کورد پشتگیری کورد ئەو هەموو قارەمانیەتی کورد کە لە ڕۆژ ئاوا و لە پارچەکانی تریشتا ئێستا کراوە بیرمان نەچێ هەرێمی کوردستان کە ئێستا ئێمە ئاوا بە ئازادی ڕۆژانە ئەچینە جادی سەهۆڵەکە و لە بەردەمی قەڵای هەولێر و لە دهۆک و لە هەڵەبجە و لە گەرمیان و لە چەمچەماڵ و لە کەرکووک و لە پێنجوێن و لە هەموو شوێنەکانی تری کوردستان کە خۆپیشاندانەکەین ئەمە بەرهەمی ڕەنجی ئەو هەموو خەباتەی ساڵانی ڕابردووەکە کراوە ئێستا ئازادیەک لێرە هەیە هەرکێ هەرچی ڕەنگێکە بە ئەحزابەکانەوە هەرچی مەزهەبێکە بە دیانەتەکانەوە هەرچی ڕەگەزێکە بە ژن و پیا و ئەم سنوورانەی بەزان بەڕاستی ینی ئەم خەباتەی ڕۆژ ئاوا ئەم بەرخودانەی ڕۆژ ئاوا گەورەترین دەستکەوتی بۆ گەلی کورد هێنایە بەرهەم یعنی کارێکی کرد بەڕاستی ئەمە نەما بیری تەسکی حیزبایەتی یەکێک لە جوانترین ئەو دیاردانەش کە لە ناو خۆپیشاندانەکایە ستەیجی تیانە مایکی تیانە من بڕۆم قسە بکەم کە من ئەجێندایەکی حیزبیم هەیە یەکێکی تر بڕوا ئەجێندایەکی تری هەیە یعنی هەندێ جوانی هێنایە بەرهەم کە بەڕاستی ئێمە بە دەیان ساڵی تر بە خەبات نەمانەتوانی بگەینە ئەو ئاستە لەسەر قسەی جەرامەت کە دەڵێ ستێجی تیانیانی دەبینی خۆپیشاندانەکان مانی دوور و درێژ بە دوای یەکدا دەڕۆن گەنجێک جاری وایە لە جێگەیەکەوە هاوارەکە کینە ئەم هەموو پێکەوە هاوارەکەن کوردین ئەم یەکێکی تر دەڵێ یەکە هەموو بێکەوە ینی بیەوەی بپرسن ئەمە کێ نییە دیمەنی زۆر جوانی تێدا بوو زۆر ینی دەستکەوتی گەورەت کایە بەڕاستی یەکێک لەو دیمەنانە ئەم جارە مەسلەی بەشداریکردنی ژنان و کچان بوو لە خۆپیشاندانەکاندا بەو ژمارە زۆرە سەر لەسەر ئەوە چییە ینی خۆپیشاندانی دیکەی لەم شێوەمان نەبینیەوە بەڕاستی نازانم نەبینیوە کە ئەوەندە کچان و ژنان بەشدار بن تێیدا هەبووە کاکە ڕانکۆ پێشتر کورد بەڕاستی بە هەموو شێوەکانی خەباتی کردووە بەڵام پێشتر وەک ئەم هەموو جوانیەی ئێستا نەبوو پێشتر ئەجێندای حیزبایەتی بوو بەڕاستی من یەکێتی بووم یەکی تر پارتی بوو یەکی تر گۆڕان بوو یەکی تر لە ینی ئەجێندایەکی حیزبی بوو لەبەر ئەوە هەموو خەڵک بەشداری تیانەکەن بەڵام ئێستا بەڕاستی خەباتی ڕۆژ ئاوا یەکێک لە گەورەترین سەروەریەکانی ئەوەیە شەرمی ژنی شکان یان دەمکوتی ئەو مەزهەب و بیر بۆگەنانەی کرد کە ئەڵێن ژن هەر ئەبێ لە ماڵەوە بێ ژن کاڵایە ژن نازانم زۆر شتی خراپ لەسەر ژن ئەڵێن یەکێک لە جوانیەکانی خەباتی ڕۆژ ئاوا ئەوەیە شەرمی ژنی شکان سنووری کۆمەڵگاشی شکان بەرامبەر بە ژن کە ژن ئەوی شەرۆک و پیا و قارەمانە ئەوی ژوک و پیا و مافی هەیە ئەوی ژوک و پیا و لە سەنگەرەکانە ئەتوانێت ئەوە چەندین ساڵە لە ڕۆژ ئاوا سەلماندویان هەرچەند ئێمە لە خەباتی ڕابردووشمانە ژنی تیا بۆ بەس بەڕاستی بە و ئەندازێ و بەو شێوەیە کە ئێستا ژن و بڵین کوڕ و کچی کورد هیچ فەرقێکی نییە لە سەنگەرە هەردووکیان کوردەواری هەمیشە وتوێتی شێر کە لە بێشە هاتە دەرەوە شێرە نێر بێ یامێ شێرە بەڕاستی ئەوان ئیسپاتیان کردەوە شۆڕشی کەزیەکێک بوو لە شۆڕشانی کە
ینی لە هەناوی ئەم خۆپشاندانانەوە کە بینیمان هەموو گیانی سەرسام کردووە ئەنی تایبەتمەندی کوردانەی بە خۆی داوە چەندین کەسایەتی ژیانی هاوسۆزی خۆیان دەربڕیوە بەشداریان لەم شۆڕشەدا کردووە کاویش خانمان دەستیان پێکرد. کاکە ڕانکۆ هەر شۆڕشی کەزی ئێستا خۆلەوانەیە ئێمە بە دەیان قارەمانمان لەو ڕوبەڕووبوونەوەنا شەهید بووێ سەری بڕابێ ئەتک کرابێ پارچە پارچە کرابێ زۆر شتی لەسرە جێڕنەوە بەڵام کاتێک کە کەزیەک ئەبێتە ترێند و ئەبێتە ڕەمزێک بۆ قارەمانیەتی ژن و خەبات لە منەڵێم هەموو کوردستانە خەباتی کورد ئەمە سەبەبەکەی چییە؟ هۆکەی ئەوەیە کە هەستی کوردایەتی زین و بووتەوە جاران لەوانەیە ئەمە ئەگەر پیشانی خەڵکێک بدرایە ئەو دەور و تەسیری نەبوو ئێستا ئەو مناڵە چاوگەشە جوانەی کەمەم کەمژەکەی لە دەمایە ئەو مناڵی کە دارشەقەکەی بەدەستەوەیە یعنی ئێستا ئەمانە هەمووی بوونەتە شانازی من لە پەیجەکەی خۆمەوە من لە شتێک کە ئەینوسم لە فەیسبوک ڕسمێک لەو ڕسمانە دابنێم ئەمە هەستی کوردایەتی زین و بووتەوە لە ناو هەمومانە. زۆر باشە کاکشێک من ئەل لە سەرەتای ناسانەکەش و تەناوتم کاکشێک جەمال ڕاگەیانکار نەمون ڕاگەیانکاری دێرینی یەکێتی دێرینیان بێگومان خۆشبەختانە هەم ساغ و سەلامەتی هەم هێشتا زۆر گەنجی و کاتوانی شەڵا لەیان ساڵی دیکە کار بکەی مەبەستم چی بوو لەم قسەیە تەناوتم ڕاگەیانکار تۆ تەنا موڵکی یەکێتی نیت بەڕاستی بۆیە نەمون ڕاگەیانکاری یەکێتی خۆشەویستی هەموو خەڵکی کوردستانی لێرەوە پەیامە چییە تایبەت بۆ سەرکردە سیاسیەکان کە هێشتا ئێمە سەرەڕای ئەو ڕووداوانە ڕاستە کۆدەنگیمانە بوو لە ئاستی شەقام کۆدەنگێکی زۆر باشە بوو بەڵام هێشتا لە ئاستی حزبە سیاسیەکان بە تایبەت یەکێتی و پارتیش با بڵین ینی کلێنی گەورەمان هەیە کە بەداخەوە ینی ناکۆکیەکان هێندە زۆر نین کێشەکان هێندە بڵێ برینەکە هێندە قوڵ نییە بەڵام ناکۆکیمان زۆرە قسە چییە بۆ ئەوان؟ وەڵاهی ئێستا ئەم واقعی ئەمڕۆی ئێستا بەڕاستی هەقە لە ئەو مناڵە بچکۆلەی کە ئاڵاکەی بەسەر شانەوەیە هەست بە مەسئولیت کە هەتا ئەکاتە گەورەترین بەرپرس بۆ چونکە ئەمڕۆ هەمومان نەزانین واقعی ناوچەکە من عەرزم کردی سەرەتا ئێمە ڕشتنی ژیانی خۆمان بەدەست خۆمان نییە حتا ئێستا ئێمە هەرچیمان کردو واقع بەسەرا فەرز کردوین خۆمان ئەو دەسەڵاتەمان نەبووە پشتیوانەکانمان ئەوە بوون کە خۆتان نەزانن جاری پێشوو گڵۆپی سەوز بۆ دوژمنانی کورد هەڵکرا ئایفرین و چەند ناوچەیەکیان گرت و ئەو هەموو کوڕ و کچە قارەمانەی کوردیان شەهید کرد ئەم جارە بە هەمان شێوەکە هەمومان دڵمان خۆش بوو ئەو هەموو بنکە و بارەگای دەوڵەتە زیلێزەکان لە ڕۆژ ئاوایە و بەرژەوەندیان لەوێ و بیرە نەوت حیمایی ئەکەن و نازانم چی بەڵام لە سەفقەیەکە لە ڕێکەوتنێکی تیجاریە هەم دیس دوو لە ڕووی جەنابەت من هەمیشە وتومە ئەمانە بازرگانێکی شەلاتین بەڕاستی نا مافی نەتەوەیان بەلاوە مەبەستە ئەسڵەن هیچ نەتەوەیشان بەلاوە مەبەست نییە نا مافی مرۆڤیان بەلاوە مەبەستە نە سنووریان بەلاوە مەبەستە تەنها و تەنها بەرژەوەندیەکانی خۆیانیانەوێ بەڵام ئێمە زۆر بەداخەوە هەر ئەوەشم عرض کردی ئەوەی کە ئەچێتە سەر کورسی دەسەڵات زۆر سەیرە ئەقڵ لە دەزەیە بیرکردنەوە لە دەزەیە یعنی وا بیرەکاتەوە کە ئیتر هەرچی ئەم ئیکار ڕاستە ئێمە بەڕاستی لە واقعەکەین ئێستا گەورەترین خەتەر لەسەر ناوچەکەیە نەک هەرێمی کوردستان ئێمە لە ناوچەکە هیچ نین تەنها لەوە ئەچێوەکو داشێکی دامە هەڵمانگرن و یاریمان پێ بکەن ئەم هەستە نەتەوایەتی کە ئێستا زین و بووتەوە ئەم هەستە نیشتیمانی کە ئێستا زین و بووتەوە هەمووی داوامان لێکە ئاڵێت تکایە بە تایبەتی پارتی وێچێتی تکایە ڕێبکەون ئێستا دوێنێ شیعەکان لەسەر پۆستی سەرک وەزیر ڕێنەکەوتون خۆیان کێشەیان هەیە بەڵام هاتوون کێشەکەیان ناوە بە ئەوەی کە باسی ئەوە ئەکەن کە نەخێر ئەوان ئەتوانن بڕیاری خۆیان بن بەڵام ئەوە کوردە ڕێنەکەوتووە پۆستی سەرە کۆماری یەکلایی نەکردوێتەوە بەڕاستی ئەمە مێژوو ڕەحم بە کەس ناکە ئەمە مێژووە کە ئەمڕۆ دووبارە بووتەوە ئێستاش فرسەتێکی زۆر زۆر گەورەیە بە هەمومانەوە بەو مناڵە قاچقرتاوەوە بەو دایکی شەهیدەی کەرکووک و دایکی هەموو شەهیدانی کورد و کوردستانەوە بە ناوی هەرچی خەباتجێڕی کوردستانەوە هەمومان تکایان لێەکەین لیانە پاڕێنەوە تکایە واز لەم عینادی و خۆپەرستی و خۆبەزلزانیە بێنن کوردستان مڵکی باوکی هیچ کەسێک نییە بەڕاستی سبەینێ کە وەزعەکە قەڵب بوویەوە ئەوان لە پێش ئێمەوە قەڵپە بنەوە
لەبەر ئەوە هەموو گەلی کورداوای ئەوەکە کە پارتی وێچێتی لە هەرێمی کوردستانە هیچ نەبێ. ئێستا تۆ سەیری ئەو پێگەیی کوردستان کە چ پاڵپشتیەک بوو بۆ ڕۆژئاوا باشووری کوردستان چ پاڵپشتیەک بوو. ئەمە لە ئازایەتی یەکێتی و پارتیەوە نییە، زۆر بەداخەوەم کە من ئەڵێم یەکێتی و پارتی، چونکە یەکێتی و پارتی ئاسمان و ڕێسمان فەرقیان هەیە، یعنی لە هەموو شتەکانە هەرچی ئەوەی کە کراوە لەوە ئەچێ مەجال نییە ژین بەسەرهاتێکی کاتی خۆی کۆبوونەوەیەکمان لەگەڵ جنابی مام جەلالە هەبوو ئەوە بجێڕمەوە. هەمیشە ئێمە ینی تەسحیەی لە سەتاسەتمان داوە، بەڵام سەروەریەکان دەستکەوتەکان باسکردن و ئەوانەی چوون بۆ هەندێک شوێنی تر تکایە باواز لەوە بێنین. من لە پێش لایەنەکانی ترەوە داوا لە یەکێتی یەکەم ڕەخنە لە یەکێتی ئەگرم، نازم بەسەر یەکێتیە هەیە تکایە هەموو تەنازوو لێ بکەن لە پێناوی بەرژەوەندی میلەتی کورد و خاچی کوردستانە. ئەمڕۆ فرسەتێک هاتووەتە پێشەوە، هەمومان ئەزانین گۆڕانکاری ناوچەکە لە دەقە و سەعات هەیە. تۆ کە مینبەرێکت نەبوو، تۆ کە مەرجعیەتێکت نەبوو، تۆ کە یەکێتیەکی واتیا نەبوو کە بتانی خۆت قرار بی، هیچ نەبێت لەگەڵ قرارەکانە هاوڕێگا بیت و بتانی لەگەڵ یا بڕۆی. بەڕاستی گەورەترین زەرەر هەموو گەلی کوردەیکا ئەوانەشی کە هۆی ئەم ڕێنەکەوتن و عینادی و باوەشکردن بە کورسی دەسەڵات و ئەوانە لە پێش هەموو کەسێکی ترەوە مێژوو ڕەحمیان پێ ناکە. سپاس دەکەم کاک شێخ. تۆ لە زۆربەی ڕووداوەکانە بەخشانی خۆت هەبوو خوێندوتەوە، ینی بۆ جۆشدانەوەی ڕۆحی کوردایەتی. ئەم جارە ینی بابەتی تایبەتی خۆت نەبوو لەم ڕووداوانی ڕۆژاوادا. دەزانم نووسینە دەبوو، هەڵوێستی دیکە دەبوو، بەڵام وەکو پەخشانە شار بەڵاوی بکەیتەوە من نمبینی یان هەر نەتبوو. وەکو پەخشانە شێعر نا، چونکە لە ڕاستیە ئێمە بێهیوا بوو بووین لە ئایندەی ئەو خەباتەی کە لە ڕابردووە کرابوو. ئێمە وەکو ئەم جیلەی منەڵێم، ئێستا من باپیرم باوکی ژنیم قوربانت، زۆر سپاس. گەیشتوینەتە ئەو قەناعەتەی زۆرمان کرد، زۆرمان نووسی، وامان هەستە کرد بەزایە چووە، بەڵام مایەی خۆشحاڵیە کە بەزایە نەچوو. زۆر خەڵک هەیە ڕۆژانە زۆر شت ئەنووسێ، بەڕاستی خەڵک زۆر تااقەتی خوێندنەوە ئەوانەی نەماوە، بەڵام من چەند شتێکە لەم ماوەیە دام بزانوەکو هەڵوێستی خۆم، چونکە تۆ ناتوانانی تۆ لە ناو واقعیەکە گەورە بووی. بەڕاستی خەمی هەموو دایکی شەهیدێ، خەمی هەمومانە، خەمی هەموو دایکی کەم ئەندامێ، خەمی هەمومانە، خەمی هەموو ئاوارەیەک، خەمی هەمومانە. لەبەرەوە هەمومان بە شێوە لە شێوەکان بەشداریمان کردووە، بەڵام شێعر و پەخشان و ئەوانە وەک عەرزم کردی ماوەیەک وای لێ هاتبوو وامانەزانی شوێن ناگرێ، بەڵام زۆر خۆشبەختانەکە ئەم نەوە تازەیەی کورد، ئەم خوێنە تازە چووەتەوە بەناو دەمارەکانی کوردستان و نەتەوەی کووردا. بەڕاستی هەمومان دەست پێ ئەەکەینەوە هەمیشە پاڵپشت و پشتیوانی ئەو خەباتە ئەبین کە کوڕەکانمان، کچەکانمان، هەر چوار پارچەی کوردستان کە ئەمڕۆ لە هەموو دنیا دەنگی یاوەتەوە و مای شانازیە، زۆر شانازی بەخۆمەوەکەم کە کوردم بەڕاستی. زۆر سپاس کاک شێخ. سەبینەران دڵنیام هەر دەڵێن ئەبێر شتێک بخوێنێتەوە. تێکستێکی ماڵ سەبرای مەحمەد پێم وابێ ئامادە بوو، ئەوکارانم ئەگەر تەماتی سەوت ئەمە هەروەکو تێکست نییە، ئەمە شاکارێکە بەڕاستی. چۆن ئێمە سرودی ئەی ڕەقیبمان هەیە بۆتە مارشی نیشتیمانی، چەندین کەسایەتی لە نووسەر و شاعیر و هونەرمەندەکانمان هەند بەڕاستی هەندێک شاکاریان هەیە هەرگیز کۆن نابێ. هەمیشەش چۆن ئەڵێ چەخماخەیەک بۆ بەردەوامبوونی ئاگری شۆڕش و ژی لە مۆی شۆڕش. ئەم شاکاری مامۆستا برای مەحمەدیش بەڕاستی پڕ بە پێستی ئەمڕۆیەکە گیانی بەرخودانی تایە. لەم ڕۆژانەدا وەکو مارشێکی نیشتیمانی لێ هاتبوو، گەنج و پیر و لا و بێجیاوازی حزبایەتی هەموو ئەم تێکستیان دەوتەوە. بەڕاستی ئێستا کاتی خۆیەتی، ئەمە چەندین ساڵ لەمەوە پێش نووسراوە. سێری ئەو خەباتەی کە لە ڕابردووە کراوە و تا ئێستا دەسا و دەساتوەتە ئێرە. من ئەو ڕۆژەش شتێکم بڵاو کردبوویەوە کە ئەگەر دەستکردنی خەباتی کوردایەتی و هەڵگرتنی ئاڵای کوردستان لە مناڵێک کە مەمکەمژەیەکی لە دەمایە بەردەوام بێ،
بڕواتان هەبێ داگیرکەرانی کوردستان هەمیشە مۆتەکەی ناوە قەوەتکانتانین ینی هەتا ئێمە ئاسوودە نەبین دوژمنەکانیشمان ئاسوودە نابێ لەبەر ئەوە ئەو وڵاتانی کە گەلی کوردیان داگیر کردووە ئەو وڵاتانی کە ماونایەن بە کورد ئەو وڵاتانی کە زوڵم لە گەلی کوردەکەن نەفامن ئەگەر ئاقڵ بن کورد ئاسوودە بێ خۆشیان ئاسوودە بن بەڵام هەرگیز کورد بە درێژایی مێژوو تا ئێستا یەکێکە لەو نەتەوانی تا ئێستا کولتوری خۆی پاراستووە زمانی خۆی پاراستووە عادات و تەقالیدی خۆی پاراستووە نیشتیمانی خۆی پاراستووە جلوبەرگی خۆی پاراستووە هەشتی خوازی خۆشی پاراستووە هەموو جوانیەکانی خۆی پاراستووە لەبەر ئەوە دڵنیابن هەموو دوژمنانی کورد هەتا کورد ئاسوودە نەکەن خۆیان ناتوانن بە ئاسوودەی دانیش باشمان لە باش داگیرکەری دڵپڕلەقین دڕندەی بێویژدان و دین ناتوانی وا بکەی کورد نەبین هەر کورد بووین و هەر کوردەبین لە پێش ئاگرپەرستیدا لە پێش موسڵمانیەتیدا لە دیلی و لە سەربەستیدا هەر کورد بووین و هەر کوردەبین نە عارەبم نە ئێرانیم نە تورکێکی شاخستانیم نەک هەر من خۆم مێژوش ئەڵێ کە کوردم و کوردستانیم نە نەنگیە و نە پیاوەتی جیاوازی نەتەوایەتی بڕیارە و مێژوو داویەتی کە کورد بین و هەر کوردەبین گەلان هەموو برای منن هەر زۆردارانم دوژمنن داوای وڵاتی کەس ناکەم پەنجە بۆ مافی کەس نابم بۆ مافی گەل و خاکەکەم هەتا ماوم خەباتەکەم داگیرکەری دڵپڕلەقین دڕندەی بێویژدان و دین گەر قەندیل و ئاگری و شیرین یەکسان کەی لەگەڵ ڕووی زەمین ناتوانی واکەی کورد نەبین هەر کورد بووین و هەر کوردەبین بەڕاستی پڕ بە پێستی ئەم واقعی ئەمڕۆی خەباتی کوردایەتیە کە بەو شێوەیە زیندوو بووتەوە پێکمان سپاس دەکەم کاک شێخ زۆر زۆر سپاس ئەو دەنگە هەر بمێنێ هەروە ساگ و سەلامەت بێ سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنن هەم بۆ وتەکانت هەم بۆ خوێندنەوەی ئەو تێکستەش زۆر زۆر سپاس سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکە زۆر سپاس کاکە ڕەنکوجیان منیش لێرەوە بەڕاستی هەمیشە خۆم بە پێشمەرگەیەکی ئەم کەناڵە ئەزانم چەند سەرەتا یەکەم جاری پەخشکردنی شاشە و تەلەڤیزیۆن لە گەلی کوردستانەوە دوایی کورساتی خۆشەویستیشی هاتە سەر و کەناڵەکانی تر من لێرەوە دەستخۆشیتان لێ یەکەم بەڕاستی ئێوە کەناڵەکانی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕاستی داینەمۆی ئەو بەرخودانەی ڕۆژاوا بوون بەڕاستی پاڵپشت بوون بەڕاستی خەمخۆر بوون ئێمە زۆر لەو کەناڵانەی ترمانەبینی من خۆم بەڕاستی نووسینێکیشم بڵاو کردەوە سەیری هەندێک کەناڵی ئەحزابەکانی ناوخۆی خۆمان مەکرد بڕوا دەبێت دڵم خەریک بوو شەقیە برد پێش بە تایبەتی لە کاتی شەڕەکانی ناو حەڵەب و ئەشرەفیە و شێخ مەقسوودا پێش هێزە داگیرکەرە دڕندە بیربۆگەنەکانی دوژمن کەوتبوون چالاکی و سەروەریەکانی ئەوانیان پیشانەیە بەڵام سەیری کەناڵەکانی خۆمان مەکرد بەڕاستی وەکو پێشمەرگە دەستان خۆش بێ یاخوا هەمیشە ئەو شاشە ڕەنگینە دیارە بەم خوێنە تازانەی وەکو جەنابتانەوە کە وەکو وتمان هەمیشە دەسا و دەستکردنی ئیش و کاری ڕاگەیاندنە سەرکەوت و سەلامەت بن خۆشحاڵ بۆ منیش زۆر زۆر سپاس کاکشێکیان درێژە پێدەری و ڕێبازی ئێوابین کە داتان ناوەکە کوردایەتی و ڕۆحی کوردون بخێنە پێش حیزبایەتیەوە هەروە بێت سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن سپاس ئیشەڵا گەلی کوردی هەمیشە سەرکەوتووە بێ لە کۆتاییە بژی کورد و کوردستان و گەشاوە و هەمیشە ڕێڕووناکەری خەبات بێ بەرخودانی ڕۆژاوە زۆر زۆر سپاس